زۆر باشە. سڵاوتان لێبێت هاوڕێیانی عەزیز، هاوڕێیانی سایکۆفێر. خۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بابەتێک بەناو نیشانی هەرزەکاری و دڵەڕاوکێ. پێشەوەی داخڵی بابەتەکە بم، پێم خۆشە سەرەتا خۆم بناسێنم. من زیاد فەرەج حامد، دەرچووی بەشی دەروونزانی گشتی لە زانکۆی دهۆک. پێشتر ئەزموونی کارکردنم هەبووە لەگەڵ دوو ڕێکخراو بە گشتیەکەی، ڕێکخراوی ئارێز بۆ گەشەپێدانی کۆمەڵگا و ڕێکخراوی ڕۆژین بۆ گەشەپێدانی کۆمەڵگا. زیاتر ئەزموونی کارکردنم لەگەڵ ڕێکخراوی ڕۆژین بووە وەک سایکۆلۆجست. ئیتر لە بواری سایکۆلۆژیا ئیشمان کردووە، بەم دوایانەش چاڵاکی جیاوازمان هەبووە. خۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بابەتێکی زۆر گرنگ کە ئەم بابەتە وەک دەبینین بابەتێکی زۆر بەربڵاوە، نەک تەنها لە کوردستان بگرە لە سەرانسەری جیهانیش. ئەگەر من سەرەتا دەست بۆ بکەم کە هەرزەکاری و دڵەڕاوکێ، لێرە دوو شت دێتە پێشمان: هەرزەکار و دڵەڕاوکێ دووشە. من پێم خۆشە لە سەرەتا ئاماژە بۆ بدەم کە هەرزەکار کێیە و ئایا دڵەڕاوکێ چییە، چونکە ئێمە پێویستە ئەم دوو دەستەواژێ تێبگەین بۆ ئەوەی بزانین کە دڵەڕاوکێ هەرزەکاری چۆن دروست دەبێ یان لەکوێوە سەر هەڵدەدا. بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بۆمان ئاماژەی پێداوە، وەک دیار ئەگەر سلایدەکان ببینن، هەرزەکار بە هەر کەسێک لە نێوان تەمەنی 10 بۆ 19 ساڵدا پێناسە دەکات، ئەوە پێی ڕێکخراوی WHO. هەروەها هەرزەکاری قۆناغێکی گرنگی ژیانە لە نێوان منداڵی و گەورەیدا. طبعاً بەپێی تەمەنەکە 10 بۆ 19 ساڵ دەکەوێتە نێوان قۆناغی منداڵی و گەورەیدا. قۆناغێکی ناوازەی گەشەی مرۆڤە و کاتێکی گرنگە بۆ دانانی بناغەکانی تەندروستی باش. هەرزەکاران گەشەیەکی خێرای جەستەیی واتە فیزیکەڵی و معرفی واتە کەگنەتیڤی زانیاری و دەرونی واتە سایکۆلۆجیکەڵی و کۆمەڵایەتی ئەزمون دەکەن. واتە ئەم چوار شتەی کە باسمان کرد، ئەم چوار گۆڕانە گەورەیە وا دەکەن کە ینی هۆکاری سەرەکین کە هەرزەکار زیاتر لە بەچاو بە بەراورد لەگەڵ قۆناغەکانی دیکە تووشی دڵەڕاوکێ بێت. ئەمە بە شێوەیەکی گشتی پێناسەی هەرزەکار. ئەگەر بینە سەر دڵەڕاوکێ، دڵەڕاوکێ چییە؟ دڵەڕاوکێ بریتیە لە هەستکردن بە نائارامی. واتە دڵەڕاوکێ هەستێکە تۆ هەست بە نائارامی دەکەی، وەک چی؟ وەک نیگەرانی یان ترس، کە دەتوانێت سووکیان توند بێن. دڵەڕاوکێ توندمانەیە ماوە کورتمانەیە، دڵەڕاوکێ توندمانەیە ماوە درێژ، دڵەڕاوکێ سووکیشمان هەیە ماوە کورت. هەموو کەسێک لە قۆناغێکی ژیانیدا هەست بە دڵەڕاوکێ دەکات. بێگومان ئێمە هەمومان هەست بە دڵەڕاوکێ دەکەین لە هەر قۆناغێکی ژیانە، جاچە بە هەبوونی شتێک بێ کە لە ژینگەمان هەیە. باشە ئەگەر هۆکارێکی فیزیکەڵی هەبێت، بەڵام دێنە سەرەوە دواتر باز دەکەین کە ئەگەر هیچ هۆکار نەبێ ئەو دڵەڕاوکێ کە بەبێ هیچ هۆکار ڕوودات دەچێتە چقاڵە بێکەوە. بۆ نمونە لەوانەیە هەست بە نیگەرانی و دڵەڕاوکێ بکەیت لە دانیشتن لە تاقیکردنەوەیەک یان پشکنینی پزیشکی یان چاوپێکەوتنی کار. لێرە ئاماژە بە شتێکی گرنگ داوە، ئامارێکی بچووک: نەخۆشی دڵەڕاوکێ باوترین حاڵەتی دەرونیە. طبعاً دڵەڕاوکێش گروپی خۆی هەیە و لەلایەن ئەمریکان سایکیاتریک ئەسۆسییشنەوە دابەشکراوە بە سەر چەند جۆرێکەوە، دواتر دێین باسی جۆرەکانش دەکەین. نەخۆشی دڵەڕاوکێ باوترین حاڵەتی دەرونیە لە منداڵان و هەرزەکاراندا کە نزیکەی 1 لە 12 منداڵ تووشی دەبن و 1 لە 4 هەرزەکاران لە تەمەنی 13 بۆ 19 ساڵی تووشی دڵەڕاوکێ دەبن. ئەگەر ئێمە بین و تیبینی شتێک بکەین لێرە، بەراوردی قۆناغی منداڵی بکەین بە
قۆناغی هەرزەکاری دەبینین کە لە قۆناغی هەرزەکاریە مناڵ زیاتر توش دەبێت بە بەراورد لەگەڵ قۆناغی منداڵیدا. بۆچی؟ وەک گوتمان لەسەرەوە باسی ئەومان کرد لە قۆناغی هەرزەکاری ئەم گۆڕانانە دروست دەبن، بۆیە لەوانەیە تاک کۆمەڵگا یان ژینگەی تاکی ئامادە نەکرد بێت بۆ بەرەنگاربوونەوە یان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گۆڕانکاریانە. بۆیە لێرە گرنگە بزانین کە یەک لە 4 هەرزەکاران لە سەرانسەری جیهان لە تەمەنی 13 بۆ 19 ساڵی تووشی دڵەڕاوکێ دەبن. بە شێوەیەکی گشتی ئەمە پێناسەی هەرزەکار و دڵەڕاوکێیە. دواتر دەچینە سەر ئەوەی کە باسی جۆرەکانی تێکچوونی دڵەڕاوکێ بکەین. وەک گوتمان پێش ئەوەی ئێمە داخلی ئەوە بین کە هەرزەکاری دڵەڕاوکێ پێمان خۆشە کە باسی هەرزەکاریمان کرد، لەسەرەوە پێناسی هەرزەکاریمان کرد. پێم خۆشە من سەرنجتان بدەمە سەر ئەوەی کە دڵەڕاوکێ چییە. ئێمە پێویستە لە دڵەڕاوکێ تێبگەین، لە جۆرەکانی تێبگەین، لە نیشانەکان تێبگەین بۆ ئەوەی بتوانین شتێک سەبارەت بە دڵەڕاوکێ ئەنجام بدەین یان چارەسەرێکی بۆ بدۆزنەوە یان هاوکاری ئەو کەسانە بکەین کە تووشی دڵەڕاوکێ بوون. جۆرەکانی تێکچوونی دڵەڕاوکێ ئەگەر سەیری بکەین types of anxiety disorder including IPA. IPA سەرچاوەیەکی گرنگی دەروون پزیشکیە لە سەرانسەری جیهان. IPA لە American Psychiatric Association ەوە هاتووە، واتە یەکێتی ئەمریکای دەروونزانان. سەرچاوێکی زۆر باوەڕ پێکراوە. لەوێوە بۆمان گروپی دڵەڕاوکیان دابەش کردووە بەسەر چەند جۆرێکەوە. ئەگەر بین باسی جۆری یەکەم بکەین Generalized Anxiety Disorder، واتە تێکچوونی دڵەڕاوکێی گشتی. لێرەدا مەبەست لەو گشتیە چییە، لەو Generalized چییە؟ تاک هەست بە دڵەڕاوکێ دەکات بەرامبەر بەو ژینگەی، ئەو ژینگەی چواردەوری ئەو ژینگەیە. جا هەر شتێک بێت لە چواردەوری ئەو تاکە. بۆ نمونە لەوانەیە لە ناو خێزانیشی هەست بە دڵەڕاوکێ بکات، لە تاقیکردنەوە هەست بە دڵەڕاوکێ بکات، یان هەندێک هەزر و بیری بۆ بێت کە زۆر دوور بێ لە ڕاستی. ئەوە جۆری یەکەم بە کورتی. جۆری دووەم تێکچوونی بزدیان. لە ناوەکەیەوە دیارە بزدیان نامەوێت زیاتر کاتەکە لەسەر ڕوونکردنەوەی جۆرەکان تەرخان بکەم. پێم خۆشە زیاتر فۆکس بخەمە سەر هەرزەکاری دڵەڕاوکێ. بۆیە جۆری سێمیش فۆبیایە یان فۆبیای تایبەت. فۆبیای تایبەت واتە فۆبیا لە شتێکی تایبەت، ترس لە هەبوونی شتێکی تایبەت. بۆ نمونە فۆبیا لە شوێنی بەرز یان فۆبیا لە پسک، فۆبیا لە هەر جێک. ئەوەش دەچێتە حاڵەتی چی؟ حاڵەتی دڵەڕاوکێەوە. ئەگۆرا فۆبیامان هەیە واتە ترس لە شوێنی بەرز ئەگەر هەڵە نەبم. Social Anxiety Disorder واتە تێکچوونی دڵەڕاوکێی کۆمەڵایەتی. تێکچوونی دڵەڕاوکێی کۆمەڵایەتی کە پێشتر ئەگەر سەیری ئینگلیزیەکە بکەم previously called social phobia، پێشتر پێیان دەگوت فۆبیای کۆمەڵایەتی، بەڵام لەم دوایانەکردنە تێکچوونی دڵەڕاوکێی کۆمەڵایەتی. تێکچوونی دڵەڕاوکێی کۆمەڵایەتی تاک ناتوانێت پەیوەندیەکی تەندروست، پەیوەندیەکی نۆرمال لەگەڵ چواردەوری ببەستێت. ئەو جۆرەیان لەگەڵ جۆری یەکەمیان زۆر بەربەڵاوە. Separation Anxiety Disorder واتە ئەنگزایتی هەبوونی ئەنگزایتی، ئەوش جۆرێکە لە دڵەڕاوکێ. ئەگەر بینە جۆری کۆتایی Selective Mutism. Selective Mutism ئەگەر لە کوردیەکەی سەیریکەن لە لای ڕاستەوە ئاماژەم بۆ داوە نەخۆشی دڵەڕاوکێ کە کەسێک لە هەندێک بارودۆخی کۆمەڵایەتیدا ناتوانێت قسە بکات. ئەوەشیان زۆر گرنگە، هەر تقریبا نزیکی Social Anxiety Disorderە. پێم خۆش بوو ئاماژە بە جۆرەکانی تێکچوونی دڵەڕاوکێ بدەم ئەگەر لاتان ڕوون بێت. دواتر دەچینە سەر ئەوەی دڵەڕاوکێ. لێرە دوو پرسیار دەخینە ڕوو، هەوڵ دەدەین وەڵامی ئەو دوو پرسیارە بدەینەوە. سەرەتا دڵەڕاوکێ بەشێکی باوی سروشتی ژیانە. هەموو کەس تووشی دڵەڕاوکێ دەبێت لە قۆناغی جیاواز
بە ئاستی جیاواز هەموو کەسێک هەندێک جار هەست بە دڵڕاوکێ دەکات لە هەندێ بارودۆخدا لە هەموو بارودۆخدانا بەڵام لە هەندێ بارودۆخدا ئیتر ئەمە پشت دەبەستێ بە سروشتی کەسەکە بە ژینگەی کەسەکە بە ژینگەی تاک بە سروشتی تاک لە تاکێکەوە بۆ تاکێکی دیکە جیاوازە دواتر دێنە سەر هۆکارەکان لێرە دوو پرسیاری زۆر گرنگ دەخینە ڕوو کەی بزانین دڵڕاوکێ ئاسایی و سروشتیە پێم خۆشە بە کورتی وەڵامیەوە بدەمە بۆ ئەوەی لای هاوڕێیان لای ئێوەی ئازیز ڕوون بێت و لای هەموو ئەو کەسانەی کە گوێ لەم کلاسە دەگرن لایەن ڕوون بێت ئەو کاتەی دڵڕاوکێ لە وەڵامی دۆخێک یان ڕووداوێکی دیاریکرا و ڕوو بدات یعنی پێشتریش ئاماژەم پێدا شتێکی فیزیکەڵی بێ بۆ نمونە تۆ هەست بە ترس دەکەی لە دیتنی شتێکی نامۆ شتێکی نانۆرماڵ نائاسایی ئیتر ئەو ترسە دەبێتە هۆی دڵڕاوکێ دوودڵی دڵڕاوکێ لا دروست دەبێت ئەوە یەکەمیان دووەمیان تەنها ئەوەندە دەخایەنێت تا دۆخەکەیان کێشەکە تەواو بێت کەواتە دڵڕاوکێ ئاساییە ئەگەر تەنها بۆ دۆخێک بێت دوم درێژ نەبێت دڵڕاوکێەکە لای تۆ بە بەردەوامی نەمێنێتەوە ڕێژەیە لەگەڵ دۆخەکەیان ڕووداوەکە ینی ئەمەش هەمان شتە وەک خاڵی دووەم ینی ڕێژەیە دڵڕاوکێەکە و کۆتاخاڵ وەڵامێکی کەتواریە بۆ دۆخێکی کەتواری و کێشەیەکی کەتواری مەبەستمان واقعیە کەتواری وشێکی کوردیە بەرامبەر واقع بەکاردێ یعنی تۆ کە دەبینی بۆ نمونە کەسێک دڵڕاوکێ هەیە حەز دەکەی کەم دڵڕاوکێکی کەتواریە وەک بڵین معقولە وەک ئاماژەمان پێێتە دڵڕاوکێ لە وەڵامێکە بۆ دۆخێک یان ڕووداوێکی دیاری کراو زۆریش نەخایەنێت ئەوکات دڵڕاوکێکی ئاساییە دەچینە سەر پرسیارە زۆر گرنگەکە کەی دڵڕاوکێ سروشتی نییە و دەچێتە قاڵبی تێکچوون و نەخۆشی هاوڕێیان ئەگەر بێت و دڵڕاوکێ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و سەر هەڵبدات پێشتر ئاماژەمان پێدا گوتمان بە شێوەیەکی چاوەڕوان کرا و بۆ دۆخێکی دەستنیشان کرا بەڵام ئەگەر بێت و دڵڕاوکێ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و سەر هەڵبدات بەبێ ئەوەی هۆکارێکی گونجاو هەبێت ئەو کات دڵڕاوکێ نائاساییە و دەچێتە قاڵبی تێکچوون یاخود نەخۆشی و ڕەنگە وەڵامی ئەو دڵڕاوکێ بۆ دۆخێک یان کێشەیەکی زۆر بەهێزتر بێت لەوەی کە چاوەڕێی دەکەن یعنی ڕەنگە ئەو دۆخەی کە تۆ تیایدای ئەوەندە پێویست نەکە کە دڵڕاوکێیەکی ئەوەندە مەزنت بۆی هەبێ و خاڵێکی زۆر گرنگ لێرە لەوانەیە تووشی دڵڕاوکێکی زۆر نەڕاستەقینە بن وەک ترس لە دۆخێک کە پێ دەچێت هەرگیز ڕوو نەدات یعنی زۆر جار کەسێک دەبینی لە شتێک دەترسێ ینی ئەو شتە هی ئەوە نییە کە تۆ بچێتە حاڵەتی ئەسڵەن بچێتە حاڵەتی ترسەوە تا دەگاتە دڵڕاوکێ شتێکی نزیکە نۆرماڵە یاخود نۆرماڵە بە تەواوەتی خاڵێکی زۆر گرنگ لێرە ئەوەیە ئێمە بزانین ڕەنگە دڵڕاوکێ بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت ئەو کاتی دڵڕاوکێ بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت تەنانەت کاتێک دۆخەکەیان کێشەکە چارەسەر بوو بێت این دۆخەکە ئەو کێشەی کە تۆ ڕوبەڕووی بوویتەوە نەمابێت ئەو دۆخە لەو دۆخە تێپەڕی بێتی بەڵام ئەو دڵڕاوکێ کە هەر لای تۆما بێت ئەو کات دەچێتە حاڵەتی نائاسایی بوونەوە و لەوانەیە ئەو کەسانی کە تووشی دڵڕاوکێ دەبن خۆیان لەو دۆخانیان ئەو شتانە بە دوور بگرن کە پێیان وایە نیشانەکانی دڵڕاوکیان لێ دەکەوێتەوە واتە لەوانەیە تۆ ئەگەر بزانی دۆخێک توش وا لە تۆ کردووە تووشی دڵڕاوکێ بیت ئیتر چۆن بڵێ خۆت لێ بدیزیتەوە هەوڵ نەدەیت کە دانی پێدانانەی ئەو کاتیش دەچێتە حاڵەتی نەخۆشیەوە هیوادارم ڕوون بێت دێنە سەر هەندێک پرسیار کە زۆر گرنگە ئەم پرسیارانە ئێمە لە خۆمان بکەین و ئەو کەسانی کە هەست دەکەن دڵڕاوکیان هەیە ئەم پرسیارانە لە خۆیان بکەن ئەم پرسیارانە بۆچی باشە
هاوکاری تاک دەکا کە بزانێت کە ئەم تاکە تووشی دڵەڕاوکێ بووە یان نەبووە، تەنها وەک ئەوەیە کە تۆ هەست دەکەیت کە ئایا کەسێکی نۆرماڵی یاخود ئاسایینی لە ڕووی سایکۆلۆژیەوە. یەکێک لە پرسیارەکان وەک دیار لای جەنابتان ئایا بەردەوام گرژیت هەیە، نیگەرانیت یان لە حاڵەتێکی نەئارام دایت؟ ئەگەر سەرنجی پرسیارەکە بدەین نووسراوە ئایا بەردەوام، نەک بۆ دۆخێکی دیاری کراوە. هەروەها لە پرسیاری دووەم ئایا دڵەڕاوکێت کاریگەری لەسەر کارەکەت، قوتابخانە یان بەرپرسیارەت خێزانەکەت هەیە؟ دەمەوێت لێرە ئاماژە بە شتێکی زۆر گرنگ بدەم. زۆر جار کەسی وا دێتە لامان یان کەسی وا سەردانی چارەسەرکاری دەرونی، چارەسازی دەرونی، دکتۆر پزیشکی دەرونی، سایکۆلۆجست دەروونزانەکان دەکات، دەپرسێت من بۆ نمونەوە چەند شەوێکە نان یان من خواردن ناخۆم یان من پەیوەندیم لەگەڵ دەوروبەر تێک چووە، تۆ بڵێ تووشی نەخۆشیەک نەبوو بێتم یان هیچ تاسیری لێ نەکردوێتم یان من لە ڕووی دەرونیەوە نەفسیەوە دروست بم. گرنگە هاوڕێیان خاڵێک لێرە زۆر گرنگ ئەوەیە ئەگەر بێت و ئەو تێکچوونەی کە تۆ هەست دەکەیت کە تێکچوونێک لە لای تۆ هەیە نزیک بێت یاخود با بڵێن بووتە هۆکاری ئەوەی کە کاریگەری لەسەر پەیوەندیت کرد بێت، پەیوەندی دەوروبەر یان ئەو شتان ئەو چاڵایکەنی کە پێشتر دەتکرێت ئێستا نایکەیت، ئەو کە دەچێتە حاڵەتێکی نائاساییەوە. پرسیاری سێم ئایا باوەڕت وایە کە شتێکی خراپ ڕوو دەدات؟ ئەم پرسیارە لە خۆت بکە. ئایا باوەڕت وایە کە شتێکی خراپ ڕوو دەدات؟ ئەو کەسانی عادەتەن ئەو کەسانی کە دڵەڕاوکێ ئەنگزایتی دڵەڕاوکێیان هەیە، قەلەقیان هەیە، هەموو جار یعنی زۆربەی جارەکان هەست دەکەن کە شتێکی خراپ ڕوو دەدات، یان دەتوانین بڵێن ئەم پرسیارەیەکێکە لە نیشانەکان. پرسیاری چوارەم دەڵێ ئایا خۆت بە دوور دەگریت لەو دۆخر ڕۆژانەیان چاڵاکیانە کە دەبنە هۆی دڵەڕاوکێت؟ طبعاً ئەم پرسیارش هاوکاریمان دەکات بۆ ئەوەی بزانین کە تا چەند دڵەڕاوکێ تووشی دڵەڕاوکێ بووین یان نەخێر. کۆتا پرسیار ئایا تووشی هێرشی لە ناکاو یان چاوەڕوان نەکراوی ترس و دڵەڕاوکەی لێدانی دڵ دەبیت؟ ئەگەر سەرنج بدەن لێرە باسی چی دەکا؟ هێرشی لە ناکاو ئەمە یەک و چاوەڕوان نەکراو، لە ناکاو و چاوەڕوان نەکراو تقریبا یەک شتە، وا دڵەڕاوکێ و لێدانی دڵ. ئەم دوو شتە لێدانی دڵ و هێرشی لە ناکاو و چاوەڕوان نەکراو دەچێتە حاڵەتی پەنیک دیسۆردەر. لەسەرەوە ئاماژەمان پێدا بوو پەنیک ئەنگزایتی، ئاماژەمان پێدا بوو یەکێکە لە جۆرەکانی ئەنگزایتی و لە گروپی ئەنگزایتی واتە دڵەڕاوکێ. ئەم پرسیارانە بە شێوەی گشتی هاوکاری دەکات وەک گوتمان وەک باسمان کرد پێشتریش کە تۆ وەعیەک هوشیارێکت لەسەر خۆتە بێت کە ئایا تووشی دڵەڕاوکێ بوویت یان نا. ئەگەر بێت و بینە سەر نیشانە باوەکانی دڵەڕاوکێ بریتین لە چی؟ پێشەوەی باسی نیشانەکان بکەم هاوڕێیان، نیشانەکانی تێکچوونی دڵەڕاوکێ لە منداڵان و هەرزەکاران هاوشێوەی نیشانەکانی گەورەکانە و دەکرێت نیشانەکان جەستەیی و ڕەفتاری دەرونی بن. دەکرێت نیشانەکان لە جەستەیی لێدانی دڵی خێرا، سووربوون، فرەبوونی بەیبیکی چاو، سووربوونی پێست، خێرا لێدانی هەناسەدان، ئەمانە هەمی نیشانی جەستەیین و لەوانەیە تێکچوونی ئەندامی هەرس، ئەمانە زۆر گرنگن کە مرۆڤ دەچێتە حاڵەتی سمپاساویەوە لە ڕووی بایۆلۆجیکەوە و دەکرێت نیشانەکان جەستەیی وەک گوتمان باسی جەستەییمان کرد و ڕەفتاری دەرونی بن، یعنی دەکرێتە گۆڕان لە خەوتن، نووستن، لەگەڵ خواردن، لەگەڵ پەیوەندیەکان بکات. نیشانە باوەکانی دڵەڕاوکێ بریتین لە چی؟ پێشەوەی من نیشانەکان بە کورتی بۆتان بخوێنمەوە بیڵێم، ئەگەر سەرنجتاندا بێت لەسەرەوە باسی جۆری دڵەڕاوکێمان کرد. هەموو ئەو جۆرانەی کە باسمان کرد نیشانەی تایبەت بە خۆیان هەیە و ئاماری تایبەت بە خۆیان هەیە و بۆمان دیاری کردەوە کە ئەم نیشانەیە لە چەند بۆ چەند ئەگەر هەدبێت تووشی دڵەڕاوکێ بوویت یان نە.
بۆ زیاتر ئاشنابوون بەو بابەتە یان زانینی ئەوەی کە ئایا ڕێک تۆ تۆشی دڵڕاوکی بوویتیانە باشتر وایە سەردانی چارەسازی دەرونی ئەوانە بکەی یان کەسێکی نزیکی خۆت هاوکاریت بکە بەڵام دێنە سەرەوە لە کۆتاییەکەی نامەوێت باسی ئەو بابەتە بکەم لە کۆتاییەکەی ئینشاڵڵا باس دەکەم. هەندێک لە نیشانەکان یەکێک لەوانە هەستکردن بە دەمارگیری نائارامی یان گرژی نائارامیەکە زۆر گرنگە هاوڕێیان هەستکردن بە مەترسی نزیک ترس یان مەرگ زۆر جار هەست بە ترسێک دەکەی بۆ مەرگ ئیتر هەست دەکەی کە دەور و بەرت ناخۆشە بێزارکردن مرتاح نیت نائارامی وە زیادبوونی لێدانی دڵ وەک لە پێشتریش باسمان کرد و هەناسەدانی خێرا و عەرەقەکردن لەرزین هەستکردن بە لاوازیان ماندوو بن ئەمانە هەمووی نیشانەی جەستەین وەک لە سەریشا ئاماژەمان پێداوە هاوڕێیان گوتمان کە دەکرێت نیشانەکان جەستەیی یاخود ڕەفتاری دەرونی بن. هەروەها کێشەی تەرکیزکردن یان بیرکردنەوە لە هەر شتێکی تر جگە لە نیگەرانیەکان ئێستا هەروەها کێشەی خەوتن هەروەها ئەزموونکردنی کێشەی گەدە و ڕیخۆڵا کە باسمان کرد وتمان کۆئەندامەکانی هەرس هەروەها کێشەی کۆنتڕۆڵکردنی نیگەرانی لەگەڵ هەبوونی حەزی دوورکەوتنەوە لەو شتانەیە کە دڵڕاوکێ دروست دەکەن ئەمانە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی باو بریتین لە نیشانەکانی دڵڕاوکێ. هەرزەکاری و دڵڕاوکێ ئەگەر تێبینی بکەن هاوڕێیان من تا ئێستا باسی چیم کرد هەمووی باسی ئەوە بوو هەرزەکاری بە جیا چییە و دڵڕاوکێ و نەخۆشی دڵڕاوکێ چییە جۆرەکانی نەخۆشی دڵڕاوکێ کەی بزانین نەخۆشی دڵڕاوکێ ئاساییە کەی بزانین ئاسایی نییە دواتر هاتمانە سەرەوە باسی نیشانەکانمان کرد بە شێوەیەکی گشتی کە نیشانەکان بریتی بوون لە چی ئێستا دەینە سەر ئەو بابەتەی کە بۆ ئێمە گرنگە هەرزەکاری و دڵڕاوکێ چونکە تا ئێستا باسی ئەومان دەکرد هەرزەکاری بەجیا و دڵڕاوکێ بەجیا بۆچی دڵڕاوکێ لە تەمەنی هەرزەکاریدا پرسە بۆچی پرسە گرنگە ئاماژە پێدەدەین ئێستا ئاماژە بۆ دەین کە بۆچی پرسە بەڕاستی هاوڕێیان دڵڕاوکێ وەک باسمان کرد یەکێکە لە جۆرە نەخۆشیە هەرە باوەکان لە بواری سایکۆلۆژیا و لە هەموو جیهانیش دڵڕاوکێ هەرزەکاران نیگەرانیەکی باوی تەندروستی دەرونیە وەک لە تێکستەکە ئاماژە پێدراوە لە نێو هەرزەکاراندا دەتوانێت وەک هەستێکی بەردەوامی نیگەرانی وەک گوتمان کە وترا بەردەوام ئەوە ئاماژە بۆ دەت کە چووەتە حاڵەتی تێکچوونی دڵڕاوکێ نەک تەنها هەستێکی دڵڕاوکێ بۆ ڕووداوێکی ئاسایی کە دەتوان ئەم دڵڕاوکێیە کە دەتوانێت کاریگەری لەسەر باشی هەرزەکار و چالاکیەکانی ڕۆژانە هەبێت دڵڕاوکێ دەتوانێت ئەگەر تبینی بکەی لێرە دەڵێ کە دەتوانێت کاریگەری لەسەر باشی هەرزەکاران و چالاکیەکانی ڕۆژانە هەبێت دوای تر دێنە سەر بە باسی هۆش دەکەین مەبەستی چییە دڵڕاوکێ دەتوانێت جۆری جیاوازی هەبێت وەک باسمان کرد لەسەرە جۆرەکانمان باس کرد لەوانەیە لەبەر ئەوە کە تەمەنی هەرزەکاری سەردەمی گۆڕانی سۆزداری عاتفیەت و جەستەیی فیزیکەڵی و کۆمەڵایەتی سۆشیاڵەتی ئەم گۆڕانانە دروست دەبن بۆیە هەندێک شت لای هەرزەکار دروست دەبێت هەندێک شت کە هۆکارەکەی ئەوەیە کە ئەم تاکە خۆی ئامادە نەکردووە بۆ ئەم قۆناغە نوێیە بۆ ئەم قۆناغە کە یەک دنیا گۆڕانکاری لە جەسەدی کەسەکە لە هەزروبیری کەسەکە لە هەست و سۆزی کەسەکە لە پەیوەندی کەسەکە لە دەوروبەرە گرنگە ئێمە بزانین یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەوەیە کە گۆڕانی گەورە لەم قۆناغەیە دروست دەبن منداڵانی پێش هەرزەکار و هەرزەکاران بە دوای ئەزموونی نێو سەربەخۆی زیاتردا دەگەڕێن ئەگەر سەیریکەن ئەندەرلاینمان کردێ خەتمان بەژێردانە بۆچی ئەم قۆناغە خۆ ئێمە مرۆڤ هەمووی بە دوای شتی نوێ حەزی بە سەربەخۆی بەڵام بۆچی من ئەندەرلاینم کردو چونکە لەم قۆناغانە زیاتر لە هەموو قۆناغێک مرۆڤ دەیەوێت شتەکان بزانێت دەیەوێت کەشفی شتەکان بکە دەیەوێت حاڵەتی خۆی سۆزداری ئیتر ئەگەر هەست بکەی
بۆ نمونە نێرە حەزی هەیە پەیوەندی لەگەڵ نەیە ببەستێت، نەیە حەزەکە پەیوەندی لەگەڵ نێرە ببەستێت. مەبەست لێرە چییە؟ تاک هەست بە هەبوونی خۆی دەکات، تاک هەست دەکا کە کەسێکە هەندێک گۆڕان لە داخلی یە لە ناوخۆی خۆیدا ڕوودەدات، ئەم تاکە هەوڵ دەدات پەیوەندی دروستکە، هەوڵ دەدا شت فێر بێ. ئیتر زۆر جار کە ئەم ژینگەیەی دەوروبەری لەگەڵ ئەم هەست و هزر و بیرانەی کە هەیەی یەک ناگرن یان ئالنگاریەک دروستە بێ لە نێوانیان، تاک هەست بە دڵڕاوکێ دەکا. یان بۆ نمونە لە قۆناغی هەرزەکاری تاک لە حاڵەتی جەستەیە گەشە دەکات و کۆ ئەندام و ئەندامەکانی هەمووی باش گەشە دەکەن، بۆیە کۆ ئەندامەکان لەگەڵ هەست و سۆزەکان پێویستیان بە تێرکردنە کە هەوڵی تێرکردنی ئەو پێداویستیانە دەدات یان دەکات کە دەبینێت لە ژینگە یان ئەو ژینگەی چواردەوری هاوکار نییە، ئەو کات تاک تووشی دڵڕاوکێ دەبێت. هەروەها هاوڕێیان منداڵانی پێش هەرزەکاری و هەرزەکاران بە دوای ئازمووی نێو سەربەخۆی زیاتر دەگەڕێن، بۆیە ئاماژەمان پێدا لە کۆتایی دەڵێ سروشتیە هەرزەکاران هەست بە دڵڕاوکێ بکەن لەم گۆڕانکاری و دەرفەت و ئالنگاریانە. بۆیە سروشتیە ئەگەر هەرزەکاران هەست بە چی بکەن؟ هەست بە دڵڕاوکێ بکەن. بۆچی؟ چونکە گۆڕانی وەک باسمان کرد، وەک ئاماژەمان پێدا، گۆڕانی گەورە، گۆڕانی باش، گۆڕان لە شوێنی لایەنی جیاواز دروست دەبن، بۆیە هەرزەکار تووشی دڵڕاوکێ دەبێت. دێنە سەر بابەتێکی دیکە، ئەگەر نمونە بینین هەر لەسەر ئەم بابەت هەرزەکاری و دڵڕاوکێ پێشەوەی لەسەر پێناسەکە بڕۆین، نمونە دێنینەوە. منداڵانی پێش هەرزەکاری و هەرزەکان لەوانەیە هەست بە دڵڕاوکێ بکەن لە هەستپێکردنی خوێندنی ناوەندی. ینی ئەگەر لێرە نمونەیەکمان هەیە، نمونەیەکم ئامادە کردووە، ینی ئەو مناڵانە وەک باسمان کرد پێشتریش، ئەو کەسانە لە قۆناغی هەرزەکاریە زیاتر هەوڵ ئەدەن چی بکەن؟ هەوڵ ئەدەن پەیوەندی دروست بکەن، وەک باسمان کرد، هەوڵ ئەدەن هاوڕێ دروست بکەن، هەوڵ ئەدەن کار دەست پێ بکەن لە ژینگەی ئەو ژینگەی خۆیان بەرهەمدار بن بۆ ئەو ژینگەیە، یان نمایشێک بکەن لە شانۆیەک بێ، بۆ نمونە لە قوتابخانە بەشداری چاڵاکیەک بکەن، ئیتر کە ڕێگریان دەکرێت، چونکە وان لە داخلی خۆیان هەست دەکەن کە شتێکیان پێ دەکرێن دەتوانن شتێک ئەنجام بدەن. بۆیە لێرەیە دڵڕاوکێ دروست دەبێت. لێرە دەمەوێت ئاماژە بە شتێکی گرنگ بدەم هاوڕێیان. دڵڕاوکێ لە منداڵانی پێش هەرزەکاری و هەرزەکاران هەمیشە شتێکی خراپ نییە. هەستکردن بە دڵڕاوکێ دەتوانێت یارمەتی دەربێت. کەی؟ بۆ پاراستنی سەلامەتی هەرزەکاران بە هاندانی بیرکردن. بەڵێ دەنگت ئەپسڕێت. هەر دەنگم وەڵایی پێم وا بێ ئەنتەرنێتم ئەگە خراپ نەبێ. ئێستا چۆنە؟ تەواو ئێستا باش. خۆ پێشتر وانە بوو هەر تازە بووم دوایانە دەنگم بچرا. نا وەلی داهات بەس باش. زۆر باشە. ئەگەر باسیۆ بکەم بەردەوام بم، ئەگەر دەنگم دروست نەبێ هیوادارم ئاماژەی پێ بدەی خات و ڕۆیە. سوپاس دەکەم ئەگەر ئاماژەمان پێ ئاگادارمان بکەیتەوە. دێنە سەرەوە هاوڕێیان. ئێستا باشە، بەردەوام. زۆر باشە. هەروەها ئەم دڵڕاوکێیە وتمان هەموو جارێک شتێکی خراپ نییە. بۆچی؟ تۆ کە تووش دڵڕاوکێ دەبێت، مرۆڤ ینی شتێک لە داخلی خۆیە لە ناوخۆی مرۆڤە هەیە، کاک زیاد دەنگت نۆمە. هەرزەکاران دەدات بۆ ئەوەی هەوڵ بۆ شتێک بدەن و شتێکی ئەنجام بدەن. پێم خۆش ئەگەر بێمە سەر بابەتێکی دیکەی گرنگ، باسی ئەومان کرد کە بۆچی ئەم دڵڕاوکێیە، ئەنی دڵڕاوکێ بە شێوەیەک گشتی لای هەرزەکاران بۆچی ڕوو دەدات. ئەگەر بین شتێکی گرنگ لێرە ئاماژە پێ بدەین، یارمەتیدانی منداڵانی پێش هەرزەکاری
و هەرزەکاران بۆ بەڕێوەبردننی هەستەکانی دڵڕاوکێ هاوڕێیان ئێمە لێرە ئەگەر تیبینی بکەن ئاماژەمان پێدا یارمەتیدە منداڵانی پێش هەرزەکاریەوە بەسمان ئەو تەمەنانەی ئەو 3-4 ساڵەی پێش هەرزەکاریە لەگەڵ هەرزەکاران چونکە لەو قۆناغەیە ئیتر گۆڕان دەست پێ دەکات گۆڕان لە هەموو ئەو لایەنانەی کە باسمان کرد. فێربوونی بەڕێوەبردننی دڵڕاوکێ کارامایەکی گرنگی ژیانە. چونکە بۆچی؟ چونکە ئێمە وەگوتمان هەمومان تووشی دڵڕاوکێ دەبین، بۆیە ئەگەر بتوانین ئەم هەستا بەڕێوە بین شتێکی گرنگە کە دەتوانین یارمەتی هەرزەکاران بدەین بەڕێگەی ئەم کاراماییە. لێرەدا بیرۆکەکان دەخینە ڕووکە ئایا چۆن دەتوانین منداڵەکەمان باشتر بگەین کە چۆن منداڵەکەمان مامەڵە لەگەڵ دڵڕاوکێی خۆی بکات. ئەگەر یەکەم خاڵ باز بکەین منداڵەکەت هان بدە باسی دڵڕاوکێ بکات هاوڕێیان نەک تەنها منداڵ و نەک تەنها دڵڕاوکێ بگرە هەموو تەمەنێک و هەموو زۆرە نەخۆشیەک یەکەم خاڵ و گرنگترین خاڵ بۆ چارەسازی دەرونی و بۆ ئەو تاکەکەی ماتوەت مەبەستمان چارەسەرخوازە بۆ ئەو تاکەش گرنگە تۆ دانی پیادا بنێی کە تۆ تێکچوونێک یان نەخۆشیەک بەلای تۆ هەیە پێویستی بە چارەسەریە. بۆیە تەنها قسەکردن لەسەر ئەو شتانەی کە وان لێ دەکات دڵڕاوکیان کەم بێت و دەبێت هۆی کەمکردن دڵڕاوکێ بە شێوەیەکی گشتی. هەروەها قسەکردن و گوێگرتن یارمەتی دەدات لەوە تێبگەیت کە چی لەگەڵ منداڵەکەت ڕوو دەدات. ئەگەر تۆ لەگەڵ منداڵەکەتا گفتوگۆیەک بکەیت تەنها باسی ئەو دڵڕاوکێ بکەیت ئیتر منداڵەکەش لەوانەیە خۆی مناڵێکی وشیار بێت و زاڵ بێت بەسەر هەستەکانیەوە و ئەوە لەوانەیە ناڵێن شتێکی کافیە و سەتاسەتا بەڵامانەیە بتوانێت بە شێوەیەکی یان بەڕادەیەکی زۆر هاوکاری خۆی بکات. ئەگەر بچنە سەر خاڵی دووەم دام بە هەستی منداڵەکەت دابنێ. بۆ نمونە مەبەست لێرە چییە؟ گرنگە دام بە دڵڕاوکی منداڵەکەت دابنێت و پێی بڵێ کە دەتوانین مامەڵەی لەگەڵ ئەم هەستە تا بکەیت وەک پێشتریش باسمان کرد. ئەمە باشتر لەوەی پێیان بڵێیت نیگەران مەبە، هەندێک قسەی ئاوا نیگەران مەبە، چونکە ئەگەر بە منداڵێک بڵێ نیگەران مەبە ئەو پەیامە دەنێ نیگەران هەستێکی دروست نییە. بۆ نمونە تۆ دەبێت بە منداڵەکە بڵێ ئیتر ئەمە شتێکە کە هەوڵ بدە کە ئەمە شتێکی ینی هەوڵ بدە بۆ چارەسەرکردنی ئەو شتە. ئەمە لێرە تەنها باسی ئەوە دەکەین هەندێک بیرۆکە دەخینە ڕوو باسی بیرۆکەکان دەکەین. خاڵی سێم هاندانی ڕەفتاری ئازا. هاوڕێیان وەک چۆن باسمان کرد و پێشەوەی بچمە سەر هاندانی ڕەفتاری ئازا کاتێک بە گەرمی و بەزەییەوە دام بە هەستەکانی منداڵەکەتدا دەنێی تۆ ئەو کات ئەوە یارمەتی منداڵەکە دەداکە لە دۆخە ئالنگاریەکەشدا بەزەیی بە خۆیدا بەکار بێنێت. یعنی تۆ ئەگەر ئاماژە پێدەی ئەو دواتر ئەم شتە دەبێتە خۆیەک کە دەتوانێت مامەڵە لەگەڵ کێشەکانی داهاتی بکات. ئەگەر بێمە سەر خاڵی سێم کۆتا خاڵ لە یارمەتیدانی منداڵ پێش هەرزەکاری بریتیە لە هاندانی منداڵەکەت بە نەرمی بۆ دانانی ئامانجی بچوو بۆ شتانەی کە هەست بە دڵڕاوکێ دەکەن. یعنی تۆ بۆ نمونە منداڵێک یان کەسێک دڵڕاوکی هەیە تۆ بێیت هەندێک هەنانی بدەیت کە دڵڕاوکیە بەڵام تۆ کەسێکی بەهێزی. بەڕاستیش هاوڕێیان بۆچی لێرە ڕەفتاری ئازا گرنگە بۆ دڵڕاوکی بۆ هەرزەکاران بگونن بۆ هەرزەکاران. هەرزەکار خاوەن ئیرادە و هێزێکی زۆر گەورەیە چونکە تازە ئەو هێز و ئیرادەیە لەلایانی جەسەدی و لەلایەن معرفی کەبنێتەوە ئەم هێزە بۆی دروست بووە. بۆیە تۆ دەتوانی هانی بدەیت ئەو ڕەفتارە ئازایە بەکار بهێنیت دژ بە دڵڕاوکێ. جگەلەوە مەبەستمان ئەوە نییە کە تۆ تەنها پاڵ بە مناڵەکەت بنێ و ڕوبەڕووی ئەو بارودۆخی بکەتەوە کە هەست ناکات ئامادەی بێت ڕوبەڕووی بێتەوە. نەخێر تۆ دەبێت ئەو هەستی بۆ دروستکەی کە منداڵەکە چۆن ڕوبەڕووی ئەو هەستە بێتەوە. هیوادارم بابەتەکە ڕوون بێت.
دێنە سەر ئەوەی لێرە ئاماژان بە شتێک داوە هەروەها دەتوانین یارمەتی منداڵەکەت بدەیت بە هاندانی بۆ بەکارهێنانی چی بەکارهێنانی قسەکردن لەگەڵ خودی خۆی بە ئەرێنی بۆ نمونە دەتوانم مامەڵە لەگەڵ ئەمەدا بکەم هاوڕێ ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی تەنها تۆ ژینگەیەکی ئەمە جیاوازە لەگەڵ گەشەپێدانی مرۆیی ئەم خاڵانەی کە من نووسیمە ناچێتە قالبی گەشەپێدانی مرۆیی من مەبەستم لێرە گەشەپێدانی مرۆیی نییە بۆچی تۆ کە دەزانی ژینگەی هەرزەکارێکیان منداڵێک ژینگەیەکی نالەباری زۆر چۆن بڵێ فەقیرە لە ڕووی پێداویستیەکانی جەستەیی و ئیتر پێداویستەکان وەک ماسلۆش بۆمان باسی کردو پێداویستیە فسیۆلۆژیەکان کە بنەڕەتی هەڵەی ماسلۆیە ژینگەیە کە پێداویستی ئەمنو ئاسایشی تێدا نیە ژینگەیە کە پێداویستی ڕێزگرتن و پەیوەندی باش تێدا نیە ئەو کات زۆر ئەو کات ئەو کەسانی کە لە ژینگەیەکی ئاوادان پێویستیان بە چارەسازی دەرونی هاوڕێیان یعنی ئێمە ناتوانین بچین کەسێک کە لە دۆخێکی نالەباری زۆر تووندا تووشی نەخۆشی دەرونی بووە تووشی دلەڕاوکیەکی زۆرتون بووە بڵێن ئەرێنی لەگەڵ خۆت قسە بکە ئەو کار هیچ کاریگەری نابێت بەڵام لێرە بەسمان چییە ئەرێنی لەگەڵ خۆت قسە بکە هاوڕێیان ئەرێنی با ببێتە بەشێک لە ژیانت ئەرێنی کەسێکی ئەرێنی دەتوانێت داهێنان بکە دەتوانێت ئیبدا بکە کەسی ئەرێنی هەمیشە شتەکان ئەرێنی دەبینێ بۆیە ئەگەر ئەم شتە ئەم خووە لای خۆی زیاد بکە زۆر باشە ئەو دڵەڕاوکێ سوکانە یا ئەو دڵەڕاوکێ سەرەتایانەی کە لە حاڵەتی لەگەڵ هەرزەکاران دروست دەبن دەتوانن هاوکاری خۆیان بکەن هەروەها بەزەیی بەخۆیەوە بۆ نمونە ئەوە باشە ئەگەر من ئەمە بە شێوەیەکی جیاواز لە کەسانی تر بکەم ئەم ڕێگای بۆ من کارەکە مەبەستی چییە بەزەیی بەخۆیەوە واتە دان بە نەخۆشیەکە بنێت نەک بڵێت ئیتر ئەمە بووە بەشێک لە من تەواو ئیتر بۆ نمونە من ئەم کەسم و من دەبێت ئاوا کەسێکی داما و بم و هەوڵ نەدەم دەبێت کەسێکی ئاوا لاواز بم و هەموو جارێ پەیوەندیم ئاوا لاواز بێت و خەوتنێکی باشم نەبێت و خواردنێکی باش نێ بۆیە بەزەی بەخۆیەوە هەبێت بەزەی بەخۆوە ببات ئەوەش خاڵێکی گرنگە و جاخەتکردنەوە وەس چییە لێرە گرنگە هەرزەکار ئەگەر سەیری بکەین بەزەی بەخۆبنەوە لەگەڵ جاخەتکردنەوە خاڵێکی زۆر نزیکیەکە ئەگەر تێبینی بکەن لە تەنیشت جاخەتکردنەوەکە ناقسێکم داناوە سالبێکم داناوە مەبەستم لەوێ چییە جاخەتکردنەوە لەو نێگەتیڤیتیانە لەو نەرێنیانەی کە لە لای تۆ هەیە لەو هەستانە ئەو هەستەی کە دەکەیت بۆ چییە ئەو ژینگە نەرێنیانە تۆ جەخت لێت کە بڵێ ئەمە ژینگەی تر بڕیار بدەیت ئەمە ژینگە دەبێ هەوڵ بدەین بۆ گۆڕانی ئەم ژینگەیە ئەگەر بێمە کۆتا سلایت کۆتا پرسیار و هەوڵ دەم لێرە بە کورتی بۆ ئەوەی لەبەر کاتیشمان وەڵام بدەمەوە یارمەتیدانی منداڵانی پێش هەرزەکاری و هەرزەکاران هەست بە سەلامەتی و ئاسایش بکەن لێرە چی بکەین باشە هەندێک شتی سۆفتمان هەیە ینی کاتێک منداڵی پێش هەرزەکاری و هەرزەکاران هەست بە سەلامەتی و ئاسایش دەکەن باشتر دەتوانن ڕوبەڕووی ئالنگاریەکان واتە تەحەدی چاڵنجەکانی ڕۆژانە و دڵەڕاوکی هەرزەکاری بنەوە و دەتوانین یارمەتی هەرزەکاران بدەین سەلامەتی و ینی ئاسایشی خۆیان بپارێزن بەڕێگەی چی تۆ زیاتر بەسەر کاتت لەگەڵ منداڵ لەگەڵ هەرزەکاران بەسەر بێت ینی تۆ وەکو خێزانی هەرزەکارێک وەکو خێزانی منداڵێکی پێش هەرزەکار زیاتر گرنگی پێ بدەیت ئەحتیمامی پێ بدەیت وای لێ بکەیت کە تر بە خواردن دروستکردن فێر بێ با ئیشێک بکە با شتێک ئەنجام بدە ئەمانە هەمووی وا لە کەسێک دەکەن بەبنە هۆکار کە کەسێک سەلامەتی و ئاسایشی بپارێزێت خاڵێکی دیکە ینی دەتوانین وەک گوتمان بەسەربردننی کات و تۆ متمانە بۆ ئەو بۆ هەرزەکار بۆ مناڵی خۆ دروست بکەیت وای لێ بگەت کە متمانە بە خۆی بکات وای لێ بکەیت کە ئەم کەسە وەک کەسێک خۆی ببین وەک تاکێک خۆی ببینێت نەک تەنها
هەوڵ نەدات و ئیتر بڵێ ئەمە من تووشی دڵڕاوکێ بم دڵڕاوکێە ببێتە هۆی ئەوەی کە لە داهاتووە یان هەزرێکی نەرێنیەتی خراپی هەبێت بۆ داهاتوو و بەردەوام لە گلەیی بێت و گازندە لە ژینگەی خۆی بکات. بۆیە گرنگە هاوڕێیان لێرەم بەسمان چییە؟ سەلامەتی و ئاسایش مە بەسمانەوەیە کە ژینگەیەکی سەلامەت و سەقامگیر بۆ هەرزەکاران دابین بکەین بە شێوەیەکی گشتی ژینگەیەکی تەندروست لە ڕووی دەرونیەوە. وە کۆتا پرسیار ئەگەر سەیری بکەن چۆن بتوانین هاوکاری کەسێک بکەین کەش دووشی دڵڕاوکێ بووە. ئەمە زۆر گرنگە هاوڕێ. ئەگەر تۆ کەسێکی ئاسایی و اختصاصت یان سپێشەڵایزت یان چۆن بڵێ اختصاصت دەروونزانی نییە، تۆ دەتوانیت گرنگی بەو کەسەی دەوروبەرت بدەیت، قسەیان لەگەڵ بکەیت، سەبارەت بە دڵڕاوکێکە قسە بکەیت، چونکە ئەمە بەڕاستی ئەوڕێیان گوێگرتن من دەتوانم بڵێم بەشێکی ئەگەر جۆرێکی دەستە نەبێت بەڵام بەشێکی گرنگی چارەسەرە. تەنها گوێگرتن لەو کەسانێک کە تووشی هەر نەخۆشیێکی دەرونی بەتایبەتیش دڵڕاوکێ و خەموکی و لەم جۆرانە زۆر هاوکاری تاک دەکات، زۆر هاوکاریەوە دەکات کە دام بە دڵڕاوکێ خۆی بدێت. بۆیە گوێگرتن شتێکی زۆر گرنگە. تۆ دەتوانیت تەنها بە گوێگرتن بە گفتوگۆکردن لەسەر ئەو کەسانە هاوکاریان بکەیت. بەڵام بۆ کەسێک کە دەروونزانە یان دەروونناسیان لە بەشێکی دەروونزانی دەخوێنێت یان پسپۆڕیەتی دەروونزانیە، تۆ دەتوانی تەقیمی هەڵسەنگاندن بۆ دڵڕاوکێکەی بکەیت و ئەو کات دەتوانی ئاراستەی بکەیت ئەگەر بزانی ئەم کەسە تووشی بە وەرگرتنی دانیشتنی دەرونیە یان هەر چارەسەرێکی دەرونی. و جگە لەوەش لەوانەیە تۆ کەسێکی لە قۆناغی دوویان سەیزانکۆ کەسێک لەڕاوکێ هەیە، هەر تۆ دەتوانی هاوکاری بکەیت بە ڕێگەی گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە و زیاتر خوێنەوە لەسەر ئەو بابەتە. بۆیە هاوڕێیان وەکوتمان بە شێوەیەکی گشتی دڵڕاوکێ ئەوە بوو کە باسمان کرد. من جگە لەوانەش هەندێک سەرچاوی دیکەمان هەیە و هەندێک ڕاهێنان و هەندێک شتی دیکەشمان هەیە بۆ ئەو کەسانی کە تووشی دڵڕاوکێ بوونە. بۆ نمونە وەرزشکردن زۆر جار هۆکارە بۆ کەمکردنەوەی ڕێژەی دڵڕاوکێ، یان گوتمان ئەگەر زۆر توندێ ئەو کات هیچ سەردانی چارەسەرکرێت، یان زۆر جار دەڵێن حاڵەت هەناسەدانی قۆڵ ئەویش چارەسەرە. هەناسەدانی قۆڵ ئەویش تەکنیکێکە ئەگەر پێتان خۆش بوو دەتوانن سێرچی بکەن و هەناسەدانی قۆڵ بۆ دڵڕاوکێ ئەو کات زیاتر لەسەر بزانن. و گرنگە بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کەسانەی کە تووشی دڵڕاوکێ بوون ژینگەیەکی ئارام، ژینگەیەکی لەبار، ژینگەیەکی تەندروست دابین بکرێت. بۆیە هاوڕێیان ئەمڕۆ من پێم خۆش بوو کە باسی بابەتێکی لەم جۆرەیە بکەم. هیوادارم حەقی بابەتەکەمان دابێتێ ئەگەر زۆر بەکەمیش بێ. پێم خۆشە ئەگەر پرسیارێک شتێکتان هەبێت دێنە کۆتایی بابەتەکە. ئەگەر پرسیارێک شتێکتان هەبێت لە خزمەتدا دەبینیان ئەگەر شتێکمان لەبیر کرد بێت پێم خۆشە ئێوە لەگەڵ ئێوە گفتوگۆ سەبارەت بەم بابەتە بکەین. فەرموو. دەست خۆش کاک زیاد بە پێشکەشکردنی بابەتەکەت. جەماعەت هەر کەسێک پرسیاری هەیە با پرسیاری خۆی بکات. خاتوڕێ خۆ کێشەی دەنگمان نەبوو چونکە من پێم وابێ ئینتەرنێتم زۆر باش نەبوو. نا دەنگت باش بوو. دەست خۆش. زۆر چاک.
زۆر هەوڵمدا ئامارێک شتێک بەدەست بێنم سەبارەت بە دڵڕاوکێل لە کوردستان لە هەرێمی کوردستان یان لە سەرانسەر عێراق بەڕاستی وەک دیارێ هەمووان دەزانین کە نەخۆشیێکی باوە، بەڵام هیچم بەدەست نەکەوت بەداخەوە چونکە ئێمە لە ڕووی ئامارەوە ئەوەندە نەگەیشتنەوە ڕادێک کە سروەی بکرێت و ریسێرچ بکرێت و بزانین بگەینە ئەو ئاستەی کە بزانین چەند بەسەد تاکی ئێمە توش دەبێت. بەڵام ئەوەی باسم کرد یەک لە چار هەموو تاکێک لە قۆناغێکی ژیانی نەک تەنها لە هەرزەکاری بەڵکو هەرزەکاری قۆناغێکی گرنگە، بۆیە دەستخۆشی لە ئێوەش دەکەم خاتوڕۆیە بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە. بەڕاستی بابەتێکی تا بڵی گرنگە و ئێمە دەبێت هەموو وایەکی باشمان لەسەری هەبێ. زۆر سپاس کاک زیاد، دەست خۆش لە پێشکەشتنی بابەتەکەی. بەس پێش ئەوەی کۆتایی بەوەی بینارەکەی بینین، بۆچی شخصی خۆت چ شتێک هەیە لۆ سایکۆفێر؟ ڕەخنا پێشنیار، قسەچی هان دەربی یان تێبینێک شتێک؟ بۆ سایکۆفێر بەڕاستی من کە بینیم سایکۆفێر پێکاتووە لە گروپێک لە نێوان گەنجانی بواری دەروونزانی لە زانکۆی سەلاحەدین لەگەڵ گەنجانی بواری دەروونزانی لە زانکۆی سۆران. من زۆر پێم خۆش بوو چونکە من ئەوەی ڕاستی بێ لە زانکۆی دۆک تەواوم کردووە، زۆر حەزم بە چاڵاکی لەو جۆرە بوو، زۆر حەزم بە بەشداریکردن لە کۆڕ و سمینار و ئەو شتانە بوو، زۆر پێم خۆش بوو بەشداری شتیوە چونکە بەڕاستی بۆ تایبەت بۆ قوتابیانی بواری دەروونزانی گروپی لەم شێوەیە زۆر گرنگە و دەبێتە هۆی ئەوەی تۆ ببیە کەسێک کە هەندێک سکیل و مەهارات لە خۆتا زیاد بکەی. یعنی گروپێک بەڕاستی ئەو گروپە جگە لەوەی کە گروپێکی زۆر جوانە کە لە نێوان دوو شارە و ئەو بابەتانەی کە باز دەکە بابەتی گرنگن و هیوادارم لە داهاتوودا ئەو گروپە زیاتر گرنگی پێ بدەن و زیاتر چۆن بڵێ بەرفرەتر بێت. و زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ میوانی سایکۆفێرم. زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزش. زۆر سپاس، بەخێر بێت. زۆر مەمنون کاتت خۆت بەخدا و بابەتەکەی پێشکەشکردی. زۆر بەخێر بێت. ئێستاش کۆتایی بۆ بینارەکەی دینین. هیوادارم شەوی هەمووان زۆر خۆش.